ئەمڕۆ تاوەکو ێستا نزیکەی 25 سانتی بەفرباری و لە ناو پێنجوێن و بە پێی پێشبینیەکان تاوەکو ئەم شەو لە ناوچە جیاوازەکان بەفربارین بەردەوامی دەبێت بەڵام لە ئێستا بەدواوە لە عەسر بەدواوە کاریگەری شەپۆلی بەفربارین بە تێپەڕبوونی کات سات لە دوای سات بەرەو لاوازی دەچێت ئەم شەو بەگشتی ئاسمانی مچەهۆر دەبێت لە هەرێمی کوردستان سبەینی ڕۆژی شەمە لە هەرێمی کوردستان ئاسمان ساماڵ و پەڵەهەور بۆ نیم چەهەور دەبێت لە نیوەڕۆ بۆ ئێوارە لە ناوچە شاخاوەکان و ناوچەی جیاجیا هەندێک کات لە گۆڕت بۆ هەوری تەواو بەفربارینی لاواز دەبارێت و سبەینی ڕۆژی شەمە بەراورد بە ئەمڕۆ پلەی گەما 5 پلە بەرز دەبێتەوە بە پێی پێشبینیەکان تاوەکو 28 مان باران نابارێت لە 28 و 29 مانگ شەپۆلێکی بارانبارین ڕوو دەکاتە هەرێمی کوردستان ئینشاءڵڵا مەودای 1-2 بۆ 10 دوو شەپۆلی بارانبارین ڕوو دەکاتە ناوچەکانمان شەپۆلی بارانبارینی مامناون بۆ بەهێز لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان مەترسی ڕوودانی لافاو هەیە و ئینشاءڵڵا و خی گەورە بیکا بە قسمەت لە پێش مانگی ڕەمەزانی پیرۆز شەپۆلێکی نوێی سەرمای بەهێز ڕوو دەکاتە ناوچەکانمان ئەگەرێکی بەهێزە دووبارە لە سنتەری شاری سلێمانی و تەواوی ناوچە شاخاوەکان بەفربارێ ئینشاءڵڵا و پێشبینیەکان بۆ مانگی دوو کە لە پێشمانە دڵخۆشکردن مانگی دوو بەگشتی لە هەرێمی کوردستان دۆخی دابارین لە سەر و ئاسی ئاسایی دەبێت بارانی زۆر باش دەبارێت ئینشاءڵڵا و پێشبینی کرا مانگی ڕەمەزانیش ناو بەناو بارست هەوای ساد و بارانی زۆر باش بارێت لە ناوچە شاخاوی زۆر بەرزەکانیش بەفر دەبارێت ئەم شەو وەک باسم کرد ئاسمانی مچەهۆر دەبێت شەختە و بەستن ڕوودادا بەڵام سبەی شەوی شەمە لەسەر یەکشەمە بۆ بەرەبەیانی ڕۆژی یەکشەمە لە زۆربەی ناوچە شاخاوەکان و زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان شەختە و بەستنی زۆر ڕوو دەدەن لێرەوە هۆشداری و داوام وایە لە هاوڵاتیان کە تا بۆیان دەکرێت سبەی شەوی شەمە لەسەر یەکشەمە تا بۆیان دەکرێت سەردانی دەرەوەی شاد نەکەن سەردانی ناوچە شاخاوەکان نەکەن سپاس بخوای گەورە لە زۆربەی ناوچەکان بەفرباریوە گیانی خۆیان و ئازیستانی نەخەنە مەترسیەوە